ببخشە کاکسەر تەلای دێوەن لەگەڵ ئێوەمە کاکسەر تەلای دێوەن هاچی دێ تۆزەتە نافمەوێ بڕۆ سبەرنەوەرە هەر من هەر ئێستا ئەمەوێ سبەرنەوەرە ئاخر هەر ئێستا ئەمەوێ ئەی بەسەر چاو ئەی بەخێر بێ چەند مەترت دێ کاکە 3 مەتر وتم 3 مەتر بەشێو ئەوەی بەشێو کاکسەکە لای تەنافمان لەبێ سەحمەد بێرکۆنەوەرە من ناڵم سۆرانە مناڵەکانیش من دەڵێ سەتەلای هەدایشە هەستەلای لە تەوافمانەیە هەست ئەو کتێ دەناسم قەچە لە بچەیە ئەمە بچە بەڵێ چۆن نەزانێ نازانم ئەوە دونێ وارێ هاتن لەگەر ئاوارەکانیان لە بچەی هاتن بۆ گوندەکەمان برای چێ بێ قۆرە کچەکە هاتن کەلێکی لە عەبدوڕەحماندا لەگە مندارەکان کەلێکی لە عەبدوڕەحماندا ڕەحماندا ئەو دمچۆ هیچ نێش هەموو بەخیندا هات هیچی نێش کەلێکی ئاوالیدا وز بەلەکی کەس دەنگ نەکەی تاوافمانێ هایتمان ئەی بۆڵێ تاوافمان نییە ماندوو بووم کەی لێرە ئاچین ئاچین سێ ڕۆژکەی ساگەرەک نەبوو سەبرتە بێت چی سەبر بکەم تاو سەبرم نەما ئێمە چێکەین لێرە بۆ ناڕۆین لێرە خەونم جیوە سێ ڕۆژ کاچین سێ ڕۆژ کە چایە کوڕە چاک دەبێتەوە کە چای تاک بۆتەوە پێکەوە هەمومان دەچین پێکەوە ناچین ئەگەر تۆ بەشوێن دروستکردنی چای ئەو کوڕەوەی من نایم ئەگەر تۆ نایم بۆ خۆم بەتەنیاڕۆ ئەم مناڵا قەری کراوەتەوە دەنگت بێنە خوالیستی قسە لە بە چایە مناڵە مەکە ڕاپێن بۆتی ئەو خەڵکە هەمووی خەریکاچن بەس ئێمە ناوی ئەی بەستە چاو بەدەخەمەوە وەرە پێش سەبر پێشینە کەورە بزانم ئەها تەماشاکە هیچ خینی نمە ئەمە چییە ئەمە فڕێدە صخابة يغوشك الله